تاوێنێ من دڵ و پێک لەو بارانە تا دەریایەک بادی دێنێ من شەماڵێم ئەو شەماڵی هێڵە شنەی بە سۆز و تاو بە سۆز و تاو دامە و بەهار بافریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو من ژی لەمۆم ئەو ژی لەمۆی دوایە زەران ئەو لێ پلان نیسانەوان گردە هاویم مەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان سەوای باوەک کوژراو لێمێسکە بژێنێ بە تەسا من بە سوستێ لاوەستینە باقینترم لەو هەناسە من باوەڕێم بوومە لەرزەم دێڵی زەوی دەلەرزێنم دەلەرزێنێ مەساڕۆڵەی کوردستانە مەسا چێرەی گشتێرەنە مەساڕۆڵەی کوردستانە مەسا چێرەی گشتێرەنە ئەوێنەژین هەنەی شۆرش مەساجینەی گزی هەنە مەساجینەی گزی هەنە مسای ئێمە جەماوەرە مسای ئێمە جەماوەرە مەسا شەقامی سەنگەرە مەسا شەقامی سەنگەرە مەساکانی ترسنەکەن دەیدەی دوژمن بودارەوە مەساکانی ترسنەکەن دەیدەی دوژمن بودارەوە نەمانەوێ سێدارۆشی هەربەرەبەری ژن و پیاو نامانەوێ دوژمێنیژی نامانەوێ دوژمێنیژی مەسای ئێمە جەماوەرە مەسای ئێمە جەماوەرە مەسا شەقامی سەنگەرە مەسا شەقامی سەنگەرە
یتیمانه رنجیجینو بشی نداد پروری نشی لیادم آدمی من بولتنان هر حول آدم بکارکم من لجری حبی نداد پروری و بشبران واده ایغموا دن حال برن برنوا شطام امران مسمینتی نابی عبد زیمان پرکار برنج انسان با شکوی تلادکان ای حوریانی رنجی کران بنو میدانی خونخان ای محبوب و یکسری دبین حیز و پشتیوان دنها برن ورنوا شقامتان رنجیجینو بشی نداد پروری نشی لیادم آدمی من بولتنان هر حول آدم بکارکم من لجری حبی نداد پروری و بشبران واده ایغموا دن حال برن ورنوا شطامتان کنشان من ناروحنه ولی برزو ما پیرون من آدمی نمانوه بروکنو شقامتان روزگار کمر دل شنازی و کامدان با طرف سوری خیاوان و شنکان آوارگی، رنج و درد، سرکوب و ستم و گرسنگی دیگر از تحمل فراتر است. آی هم زنجیران، روز ما فرا رسیده است تا کی دنیای وارونه بر پای نیستد. هنگام رهایی فرا رسیده، جهان باید زیر و زبر گردد. جهان از آن سازندگان آن است. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران به سوی آزادی، برابری، حکومت کارگری. نعمات و فراورده های انسانی و هر آنچه منشأ آسایش و شادی است تا کی در دست سود پرستان و غارتگران؟ دست غارتگران کوتاه تا این همه از آن همگان گردد. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران به سوی آزادی، برابری، حکومت کارگری.
زنجیر هزاران ساله خواهد گسست. آن روز جشن پردوام کارگران است، روزی که استثمار شدگان رهبری جهان را در دست گیرند. آفتاب جاودانه خواهد درخشید. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران به سوی آزادی، برابری، حکومت کارگری. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوی گرمی ئێمەتان پێشکەش بێت. ئەمڕۆ 20 خەزەڵوەری 1401 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 11 نۆڤەمبری 2022 زاینی بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر بە شێوەی ڕاستەوخۆ میوانی کۆڕ و کۆمەڵی گرمی ئێوەی خۆشەویستیم. ئاگادارن کە ئەم بەرنامە تەرخان کراوە بە ڕۆماڵی هەواڵ و ویدۆ هەواڵ و ئەو گزارشانەی کە لە بابەت شۆڕش و ناڕەزایەتیە کە ئێستا لە ئێران و کوردستان لە ئارادایە تەرخان کراوە. هەوکات ئێمە کارناسانی سیاسی ژێنی یەکدانەوەمانە بێت لەسەر ڕووداوەکان. زۆر کاتی ئێوەی خۆشەویست ناگرم، تەنیاوە نەبڵێم کە ئەمڕۆژ لە ئێران و لە کوردستان
لە سووتانی پەیکەری سەر بە کاربەدەستانی کۆماری ئیسلامی وەکو قاسمی سلێمانی و بگرە هەتا نووسینی شوعار و لە کوچە و کۆڵان کچانی شۆڕەژێر لەشکەکان و ڕووسەریەکانیان لا ئەبن و لە بازارە بە پیادە ئەگەڕێن و سەما و شادی ئەکەن و تەواوی ئەوانە ئەو نۆ لە ناڕەزایەتیانە بگرە هەتا هاتنە سەر شەقام و ئەوەی کە کۆماری ئیسلامی بە شێوەیەکی زۆر دڕندانە بەرامبەر بە ناڕازیانە بێتەوە تەقیان لێەکەن. ئەمڕۆ لە زاهدان، لە خاش، سەراوان، لە بەلوچستان، زاهدان، ڕاسک، ئێرانشار، لە هەموو ئەمانە دوای هەموو وەکو معمول هەموو جەمعەکانی ڕابردوو خۆپیشاندان بووە، تەقەکراوە لە خەڵک و خەڵک بە شێوەیەکی هێمنا ناتوانێتە سەر شەقام خوازیاری ئازادی زیندانیانی لەبەندکراون و هەوکات خواست و بیستەکانیان لەسەر شەقام، بەڵام وەکو هەموو حوتەکانی ڕابردوو لەگەڵ توند و تیژی کە زەمنیەکانی سەر بە کۆماری ئیسلامی ڕوبەڕۆ بوون. ئەمڕۆ لە سەردەشت دوای کوژرانی کۆڵبەرێک بە ناوی هێمن هەمزە خەڵک تووڕە و هاتنە سەر شەقام و ناڕەزایەتیان بەرامبەر بەم کردەوە جەنایەتکارانە و هەموو ئەو کردەوانەی کە لە ماوەی 57 ڕۆژی ڕابردووە دژ بە خەڵکی ناڕازی دەربڕیوە ئاعترازیان کرد. لە پێوران هێرشیان کردە سەر پایگای بەسیژ و لەوێ هەوڵیان ئەوە بوو کە پایگا بگرنەوە و هەرحاڵ لەگەڵ هێزەکانی ئەو پایگای ڕوبەڕوو بوونەوە. ئێستاش لە سەردەشت ناڕەزایەتی بەردەوامە. لە مەهابا لە چوار ڕێگای ئازادتەلی و مەیانی ئیستقلال لەوێ لە خیابانی منبع لەوێ ناڕەزایەتی و خۆپیشاندان هەیە، خەڵک ئاوری کردوەتەوە لەسەر شەقام و دروشمی دژی حکوومەتی و دروشمی ژیان ئازادی ئەوترێتەوە. جگەلەوە لە شارەکانی تر ناڕەزایەتی بە شێوەهای جۆراوجۆر درێژێ هەیە. هەواڵمان پێگەیشتووە لە سنە ئاویەر قەرەباڵەخا ماشینەکان لە ئاویێرەوە هەڵەگەڕێن و بۆخ لێدەن و خەڵک دروشم ئەدەنەوە و فەزایەکی تەواوەن لە خەڵکی ناڕازی پڕ بووە لە ئاویەر. ئەمڕۆ خەڵکی ناڕازی لە سنە زیاتر ڕویان لە ئاویەر کردبوو. لە ڕۆژەکانی ڕابردووشا لە سەقز لە منتەقەی کەریماوە، لە منتەقەی کەریماوەی سەقز جوانەکان هاتوونەتە سەر خیابان و ئاگریان کردوەتەوە و هاوکات دروشمی دژی حکوومەتی. بۆ ئەمڕۆ بۆ بەرنامەی ئەمڕۆمان داوامان لە دوو ئازیز و خۆشەویست بەڕێزان شیوای فەکوریان، ڕۆژنامەنووس و هەڵسوڕاوی بواری ژنان و کاک محەممەدی خاکی خۆشەویست، ئەویش هەر ڕۆژنامەنووس و هەڵسوڕاوی لە مێژینەی سیاسی. هەردوو ئازیز بەخێر بێن، سپاس بەوەی کە قبوڵی زەحمەتتان کرد و لەم بەرنامە بەشدار بوون. سڵاو ڕێزی تایبەت هاوڕێ، سڵاو ڕێزی تایبەتم هەیە بۆ ئێوە بۆ بیبنەرانی عزیز و کاکخەمەی هێژە. منیش لەبەشتان هەر دەکەم سپاسەکەم بۆ بانگێشتنەکەتان. سڵاوم هەیە بۆ میوانی بەڕێزشتە. سپاس بۆتان. با لە هاوڕە شیوەوە دەست پێ بکەین. هاوڕە شیوە ئەمڕۆ سنە شلوقە، ئێستا مەجموعەیەک بیدووە و هەواڵ بەدەست ئێمە گەیشتووە، خەڵک چوونەتە ئاویەر بە ماشین بە پێ لە بازە شوێنێکە دروشمی دژی دەسەڵات دەوترێتەوە و دروشمی ژیان ئازادی ئەوڵێنەوە. هەواڵەکان تا ئێستا ئەوەی کە بەدەستێەوە گەیشتووە چییە؟ وە جگەلەوە پرسیارێکیشم هەیە، ئەویش ئەوەیە کە دروشمی ژیان ئازادی بۆتە دروشمێکی باو. هەتا ئێستاش هیچ دروشمێک نەیتوانی جێگەی ئەم دروشمە بگرێتەوانێ. هەوڵیاندا شعارهای جۆراوجۆری وەکو مەرد میهن ئابادی یاکو شعاری تر لەو چەشنە بێننە ناو دروشمە باوەکانی ئەمڕۆی کۆمەڵانی ناڕازی خەڵک لە ئێران و کوردستان، بەڵام هیچ کامیان نەیانتوانی جێگای ئەم دروشمە بگرنەوە. بۆ کارەکەی بۆ چیە گێڕێتەوە جەنابتان؟ ئەگەر بە کورتیش بتم باسێکمان لە سنەوە بکەی ئەوە کەواڵە، بەڵام دوایە بجووە بۆ پرسیار وەک ئەو هەواڵانەی من ئاگادارم لێ سنەکە وەک خۆتان نەزانن و هەموو بینەرانیش دەزانن لە ماوەی دوو مانگی
پێشودا سنە یەک ڕۆژیش ئارام نەبووە، سنە یەک ڕۆژیش نەوەستا پێشینەی پڕ لە شتانەی ئەم شارە. ئێمە کورد ئەتوانین بڵێن لەم 5 ساڵەی ڕابردوودا شۆڕشمان نەوەستاوە بەرخۆدانی ئێمە درێژەی هەبووە. لەم ڕۆژانەیشدا سنە لە هەموو شوێنەکان چالاکی بووە، لە چەند شوێن دوێنێ تەقینەوە بوو، دوێنێ لە ئەمارەتی خەسوە لە سنە تەنگی تەقینەوە و تەقینەوەی بەهێز و تەقەکردنی هێزە ئەمنیەکان بیسترا. شتێکی کە هەیە لە سنە جوانان و ژنان زۆر بە باشی و جوانی و ڕێکوپێکی خۆیان ڕێکخستووە، کاری مەیدانی ئەکەن لە ناو مەحەلەکان. هەر ئینتەرنێت نامێنێ ئەسڵ ئەوە ناتانێت کاریگەری بێت لەسەر چالاکیەکانیان. دەست بەجێ ئەعلامیە بە دەستنووسیش بووە، ئەینووسن بڵاو یەکەنەوە، زانیاریەکان بڵاو ئەکەنەوە. کچەکان لە سەر شەقامەکانن، زۆر جار بێ ڕووسەری بێ حیجاب لەسەر شەقامەکان ئەگەڕن، لە نێو خەڵکدا ئەعلامی پەخشەکەنەوە ئەی دەنێت دەستیانەوە، یانە زۆر بەرسانە. من ڤیدۆکانم بینیوە بەس لەبەر ئەوەی دەموچاوی خەڵک یاد بوو نەمتوانی بڵاویکەمەوە، زۆر بە نەترسانە دەچن و شعارەکان و ئەعلامیەکان دەنە دەستی خەڵک. هەروەها شتایەکی وەک شەبنامە دروست ئەکەن، هەموو هەواڵەکانی تێدا دەنووسن و لە مەحەلەکان بڵاویەکەنەوە. ئەمەش شتێکی زۆر جێ سەرنجە. منداڵانی تەمەن خوار لە 14 ساڵ تا 18 ساڵ تا 20 ساڵ ئەم کاران ناکەن. لە لای ترەوە بینەوە سەر دروشمی ژن ژیان ئازادی. ئەم دروشمە لە خۆیدا هێندە تەواوە، هێندە گشتگیرە، ئەوەندە فەلسەفەی قوڵی لێ کە هەموو دەتوانێت هەموو داخوازیەکانی کۆمەلگا لە خۆی بگرێت. وەک دەزانی وەک دروشمێک دەڵێن تا ژن ئازاد نەبێت کۆمەلگا ئازاد نابێت. ئازادی کۆمەلگا لەگەڵ خۆی بەرابەری جنسیەتی دێنێ، بەرابەری ئابووری دێنێ، بەرابەری سیاسی دێنێ، ئازادی ڕادەربڕین دێنێ، هەموو شتێک لەگەڵ خۆی دێنێ. لەبەرا دەبێت ژن ئازاد بێت. ژنێ ژێردەست کۆمەلگای ئازادی بەدواوە نابێت. بۆیە ئەم دروشمان نەک تەنها ئێرانی کردەوە، 40 ساڵە 45 ساڵە کورد ئەم دروشمە سەد ئەدات. ئەم دروشمە لە نێو کورددا هەیە. ئیستا گەیشتوتە ئێران، مەرزی ئێرانیشی بڕی، سنوورەکانی ئێرانی بڕی لە هەموو جیهان بڵاو بووتەوە. هەروەک ئەبینین لە پەرلەمانی ئوروپا ئێڵێنەوە تەنانەت وەزیری دەرەوەی وڵاتان، وەزیری دەرەوەی وڵاتان کە ژن بوون ئەم دروشمەیان بووتەوە. هەموو ئەمە لەگەڵی بوون و وتیانەوە. ئەم دروشمە جیهانی گرتوتەوە، بۆتەوە شتێکی ئینتەرنەشنال و شتێکی جیهانی ئیتر لە چوارچێوەی ئێراندا نەماوە. بۆیە ئەو دروشمانێتر کە درستی دەکەن بە تایبەت وەک مردمی هەن ئابادی ئەوە ئەسڵ دروست نیە. ئەوە شتێک بوو لە کاتی خۆی چەند ساڵ پێش ئێستا سوپای پاسداران بۆ هەڵبوتن بە باڵای ترۆریستێک وەک قاسم سلێمانی دایهێناوە، بۆ ئەو داهێنراوە. من نازانم خەڵکی ئێران چۆن هێندە بیرەوەریان کورتە کەمە دێن ئەو دروشمە کە بۆ سوپا دایهێناوە بۆ کەسێکی ترۆریست دێنێتە لای ژن ژیان ئازادی. ژن ژیان ئازادی تەنیا داخوازی ژن نییە، تەنیا داخوازی ژنان لە خۆی ناکرێت. ژیان و ئازادی داخوازی هەموو کۆمەلگا لە خۆی دەگرێت، هەموو چینوکان و هەموو توێژەکان. ئەم خۆپیشاندانەوە ئەم شۆڕشەی ئەم جارێش جیاوازیەکی زۆر زەقی هەیە لەگەڵ شۆڕشەکانی پێشتر کە لە کوردستان و ئێران کراوە. جیاوازیەکەی ئەوەیە کە گشتگیرە. ئەم ساڵانە هەموو ساڵێک شۆڕشی جۆرباجۆر هەبوو، سەرهەڵدان هەبوو، بە تایبەت لە 5-6 ساڵی ڕابردوودا چەند بابەتێک ڕوودارێک داهاتنە پێشەوە، وەکو داخستنی هەواپەیما ئوکراینیەکە، وەکو گیان لە دەستانی کۆڵبەران لە نێو سەرما، وەکو فەرهادی کۆڵبەر و براکەی، وەک گرازی. ئەمانە شۆڕشەکان ڕوویدا هەر یەکامێکی و بە جۆرێک سەرکوت کرا تا ئێران بوو بە گەڕەکانێک بە پڵتۆکێک ئاوا تەقیەوە. ئەو شۆڕشەکانتر هەمووی بڕکە بوو یان شوێنێکی ئەگردەوە. ئەمە یەکستەر گشتگیرە، هەموو ئێرانی گرتوتەوە و جگە لەوەش هەموو چین و توێژەکانی کۆمەلگای لە خۆ گرتووە، هەموو چین و توێژەکان تەبڵی ئەم شۆڕشە بوون. ئەمەش زۆر گرنگە و دەتوانێت یارمەتی دەبێت لە سەرکەوتنی. هەڵەشیوە زۆر داوای لەبوو نەکەم لەم مەجالەیە کە جەنابتان قسەتانە کرد. من مەفهومی هەموو قسەکانە تێگەیشتم، بەڵام یەک تۆست کێشەی ئینتەرنێتت هەیە. ئەگەر نازانم چۆنی چارەسەرەکەیت بۆی کە دەنگەکەت وازەحتر بگات، ئەوە کێشەی ئینتەرنێتەکەت چارەسەرکەت. تا وەڵامێک لە کاک حەمەی خاکیش بپرسم. کاک حەمە هاوڕێشیوە باسی لە حضوری ژنان کرد.
ئاگاداری گەنجانیش بەشێکی گیانەکراوە بوون بە تایبەتەوەی کە ناسراون بە دەهەی هەشتادیەکان یان نسلی زێت لەم شۆڕەشە. شان بەشانی یەکترین دوو جیل ئەڵبەت کە تێکەڵاوی شیان هەیە ژنان و چانی دانەشامۆز و دانەژوو لەگەڵ باقی ژنان بە شێوەیەک بەشی ئەکتیڤی ئەم بۆ پیشاندان. بۆچی تا ئێستا پیاوان و بە مەعنا جەماوەریەکەی نەک بە مەعنای بە تایبەت ئەقشاری مەحرومی ناو جامعە بەشی کرێکاری و حاشیەی شارەکان بە شێوەی جەماوەری لەم شۆڕەشە تا ئێستا بەشداریان نەکردووە یا بەشداریان کەم ڕەنگە. ئەگەر ئیجازە فەرموویت پێم خۆشە بۆ دەستپێکی قسەکانم سەرخۆشی کەم لە هەموو و بنە ماڵە بەڕێزانەی کە ئازیزانیان لەدەستاوە لەو ماوە، هەروەها ئاواتی باشبوونەوەی هەرچی زیاتر زووتر بۆ بریندارەکان خواردن و سڵاوم ببێ بۆ هەموو زیندانیان سیاسی. ئەم شۆڕشە هەروەکو خۆشتان ئاگدارن کاکۆی عەزیز نزیکەی 2 مانگ لە دەستی پێکردەوە لە وەختێک ژینای ئەمینی گیانی بەخت کرد. دیارە ماوەکە کورتە، بەڵام خەڵک هەموو هێز و هەموو زەرفیەتەکانی خۆیان نەهێناوەتە ناو مەیانەوە. ئەکرێ بۆ حکوومەتی شەرەوە بڵێ هێشتا هەموو هێز و ئیمکاناتی خۆی بۆ سەرکرد نەهێناوێت. بەڵام واقعیەتەوەیە چەند کانون چەند مرکزی ئەسڵی ئەم بزوتنەوە یا ئەم شۆڕشە بوو لە ماوەی 2 مانگە. یەکەمیان ژنانن و ژنانی گەنجن، ینی ئەوەی کە بەرچاوە ئەبینرێ لە بنەوە چۆنە کێ سازمانیانەدا، چۆن سازماندەهیەکیانەدا چەندێک بە ئەزمونترن لەباری سن و ئەو جۆرەشتانەوە ئەوە دیار نییە. ئەوە هەڵسوڕاوانی مەیانی ئەزانن وەزعیەتەکە چۆنە. لەو لایشەوە گەنجە لاوە. کوردستانیش یەکێ لە کانونهای ئەسڵی بووە، بە دەرەجارێکیش مازندەران و سیستان و بلوچستان. ئێمە ئەو بەشداریە بەرینە هێشتا ئەو جۆرەی کە پێویستە لە ناو پیاوان دای بنێن میان ساڵ و بەتەمەن و لە ناو ژنانە هەر بەو جۆرە، یا لە ناو کەمایەتیەکانی تراگەر وەکو کەمایەتی ناویان بنێن. لە ئازەربایجان خەبات بووە، بەڵام ئەو جۆرە ئێمە هێشتا شاهدی نین، بە تایبەت لە مەشروتەوە بەولاوە هەر ئەنقلابێک لە واقع نەقشی ئەسڵی ئازەربایجان بووە لە سەرکەوتنیە. لە باقی شارە گەورەکانیش ئێمە هێشتا ئەوە نابینین، بەڵام ئەمە هەڵەگەڕێتەوە بۆ ئەوە خەڵکیش بلەخەرە تاکتیکێکیان هەیە، هەموو هێزەکانیان لە ڕۆژێکە نانێرنە سەرمەیان، حەساب کتێبێک بۆ خۆیانەکەن، چۆن هیلاک نەبن، چۆن فەرسوودە نەبن و چۆن سازماندەهی بکەن. لەلایەکی ترۆ ئێمە لەگەڵ دشمنێکی زۆر درڕەندەی وەکو کۆماری ئیسلامی دەرگیرین، بەرحاڵ ئەقشار و بەشایەکی کۆمەلگایش محافزەکاری تایبەت بە خۆیان هەیە و ئەمە ماوەیەکی پێچێ. ئێمە ئەگەر مقایسەیە بکەین، بەراوردێ بکەین لەگەڵ ساڵی 1357 یا لەگەڵ ئینقلابەکانی پێشوای لە ناوچەکە یا لە سەرەی جیهانە، ئەمە سەراغازە، بەڵام واقعیەتەوەیە کەم و کوڕیەکیشە. لە کوردستان بە خۆشی و وەزیەتەکە جیایە، بە دلیلی ئەوە تەجروبە و ئەزمموی لانی کەم 43 ساڵ 44 ساڵی هەیە گەر ئەزمموی پێشویشی حەسێب نەکەینەوەانە و حزبهایەک هەیە کە بە خۆشی و نفوزیان لە ناو خەڵکا هەیە و ئەزانن وەزعیەتی کۆمەلگا چۆنە، خوێندنەوەیەکیان بۆی هەیە. لە باقی شوێنەکان ئێمە ئەوە نابینین، ئەو حزبە سیاسیە ئۆپۆزیسیۆنە قەویەی کە ببێتوانە. ئەگەر کورتی کەمەوە پێم وایە بەشێک لە محافزەکاریە، بەشێک دەتوانێت تاکتیک بێ، بەشێک ئەمە مەسلەیەکی کاتیە تازە دەسی پێکردووە، ڕەنگە لە ڕەوتەکە بچێتە پێشێ. ئێمە شاهدی ئەوە بین لە شوێنە کرێکاریەکانە زیاتر بێنەمەیان، یا لە ئازەربایجان زیاتر بێ، یا خەڵکی بە تەمەن و ئەوانە. ئەلان ئەوەی کە ئەیبینین خەڵکی بە ئێسلاح بە تەمەن لە پشتەوە حاڵەتێکی وەکو تەشویقیان هەیە، ینی یارمەتی دەرن، یارمەتی منداڵەکانیان دەدەن، یارمەتی جوانەکانیان دەدەن، وەختی بریندارە بن چاکیانەکەنەوە، دایک و باوکەکان پێشیان پێ ناگرن،
و بإصلاح يارمتي درن حتى تشويق يعني كانوانا إما أما أبينين بلام شن النسل وجيل بيكو بين ميان إما فعلا من بوخم شاهدية ونين درست فاس رشيوا لكردستان وتد شعاري جنجيان آزادي حالت لكردستان ودستي بيكتو تشنيس أم شعاري سراسري بوتو لكردستان زور روتي يا زور قرايشي تري راديكال حيا يا أو تايسا أو أنا بلين بمعناك سراسري نبوتو وكاركي تشيا دوای وقتش مسئله سرکوب لکردستان یا لزاهدان و سیستان و بلوچستان خشن ترى کۆماری ئیسلامی لە ئەبزارەکانی سەرکوب بە شێوەی متەفاوت لەگەڵ باقی شارەکانی تر لە کوردستان و زاهدان و بازن لە ئەهوازیش کەڵک وەرەگرێ ئەو کارەکەی چییە؟ ئەوەی کە لە ئەم دروشمی ژنجیان ئازادی لە کوردستان پراکتیزە کراوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ژنی کورد چەندین دەیەیە هاتووتە ناو شۆڕش هاتووتە ناو خەباتی ئەمەڵی ڕاستەقینە زیاتر لە 4 دەیە پێش ئێستا ژنانی کورد چەکدار کراونەتەوە هاتوونەتە ناو حزبەکان لە ڕەدەی زۆرەوە لە فەرمەی کام کردووە تەنانەت بەڕای من ئەمە کاریگەری داناوەتە سەر ئەو هەستەی کە ئێستا ژنانی ئێرانی هەیەە ئەوە لە سەریان کاریگەری هەبووە کوردستان دروشمە بە بەداخەوە هاوڕێشیوە کێشەی ئینتەرنێتی هەیە نازانم ئێستا گوێ لە دەنگمە یان نە هیوادارم کێشەی ئینتەرنێتەکەی چارەسەر بێ و بگەڕێتەوە بەلام بە هەمان پرسیار کاک محەممەد تا بەڕێز شیوا گەڕێتەوە پرسیارێکی تر لە جەنابەت بکەم کوردستان لەگەڵ سیستان و بەلوچستان بە هیزێکی زیاترەوە لەم قیام بەشدارن تا ئێستا بەڵام بەو شێوازەی کە ئێستا هەیە تەوان لە باقی شارەکانی تری ئێران ڕۆژانە خەبەرەکانی بڵاوە بێتەوە لە باقی شارەکانی تری ئێرانی بە شێوەی پراکەندە هەیە بەڵام بەو تەوژمەی کە لە سیستان و بەلوچستان و لە کوردستانە هەیە تایسێ باقی ئوستانەکانی تر یا ئەقلیەت‌های تری مەسەبی یا کەمیەتەکانی تری میلی لە باقی ئێران کرێکاران بە شێوەیەک تایسێ ئەمانەی نەگرتووە دەوانێ بۆچی بۆ دەبێت چی بکەن کە ئەوانیش بێنە ڕێزی ئەم شۆڕش و گوناڵەتی ئەوەی کە واقعیەتە خەڵکی کوردستان و خەڵک لە سیستان و بلوچستان ئەگەر تماشای ئامارەکان کاکاکۆ ڕادەی بێکاری ڕادەی هەژاری نەبوونی هیچ نەوە سەرمایە گوزاریەک نەبوونی هیچ نەو خزمەتهایەکی حکوومەتی یا ئەمنیەتی کردنی بە نسبەتی شوێنەکانی تر قابلی مقایسە نییە یعنی لە کوردستان ئێمە خۆمان نەزانین کە 43 ساڵە خەڵک لەگەڵ خشونەتی حکوومەتی ئیسلامی ڕوبەڕووە تعدادی ئێعدامیەکان تعدادی زندانیەکان هیچ نسبەتێکی نییە لەگەڵ بە نسبەتی جەمعیەت ئەگەر تماشاکەی ئەوانە ئەوە زۆر زۆر ئاساییە کە ئەمانە ناڕزایەتی زیاتریان ببێ بەرامبەر بە حکوومەتی ئیسلامی جیا لەوە حکوومەتی ئیسلامی هەرێکێکی بە زۆر شیعەگەریەکی متعەسبی کوێری کۆنە پەرستانە داسەپێنێ بەسەر ناوچەهایە کە خۆیان ئەگەریش مەزهەبی بن مەزهەبی شیعەیان نییە ئەویشە ئەتوانێت کێشەیەک بێ بە تایبەت لە سیستان و بلوچستان بە نسبەتی کوردستان هێشتا کوردستان جامعەیەک بە دەرەجاتێکی زۆرتر سکولارە مەزهەب ئەو دەورەی تیان نییە حەدیەقەل لە ناو بزوتنەوە سیاسیەکەیان مەزهەب ئەو دەورەی تیان نییە گفتمانەکە گفتمانێکی چەپە لە کوردستان وانە بەڵام ئێمە هەر ئەوەی کە ئەیبینین جمعانە لە سیستان و بلوچستان هینە بێ لە رابطە لەگەڵ کۆبوونەوەی نوێژی جمعایە وەختێک لە نوێژی جمعە دێنە دەرۆ ئەو تەقە دەست پێیەکاوانە ئەوە هەرەکمە ئەوە بڵێم
زۆر ئاساییە بەلای منەوە کە ناڕەزایەتی و خەبات لەوانە زیاتر بێ بە تایبەت لە کوردستان ئەزمموی سیاسی لە کوردستان زۆر زیاترە، تەجروبەی سیاسی زۆر زیاترە، ئەحزابێکی جێکەوتوی هەیە لە کوردستانە، سنەتهای سەرکەوتوی هەیە لە کوردستانە. بەڵام ئەوەی کە لە شوێنەکانی تروانیە من پێم وایە هەر شوێنێک و هەر ناوچەیەکی ئێران تایبەتی خۆی هەیە، دەبێت خوێندنەوەیەکی تایبەتی بۆ بکەیت. مەسەلەن شماڵی ئێران بەڕاستی متفاوتە لەگەڵ شەرقی ئێران، شەرقی ئێران متفاوتە لەگەڵ غەربی ئێران، لەگەڵ کوردستان، لەگەڵ ئەو شوێنانە. بعضە شوێنێک مەسهەبیترە، بعضە شوێنێک چەپ نفوذی زیاتر تیا بووە، بعضە شوێنێک سکولارترە، ناوچە دێهاتیەکان متفاوتە. بەڵام من پێم وایە ئەگەر هێزێکی زیاتر نێتە ناو مەیان، ئەم زەخت و زۆرە لە کوردستان و لە سیستان و بلوچستان ینی ئەو زەرفیەتەی ژنیە. مەسەلەن بازاڕی کوردستان اقتصادێکی زۆر گەورە نییە لە ئێرانە، چەندێک دەتوانێت مەسەلەن بەسێ ئەگەر بازاڕی تاران و تەبرێز نەیبەسێت، یا چەندێک ئەکرێ لەمانە ئەعتساباتی عمومی بکرێ ئەگەر لەلایەن مەسەلەن بێژین ئەعتساباتی کرێکاری پشتیوانی نەکرێ، یا شوێنە گشتیەکان، یا حتا تەبقەی متەوەسط نێتە مەیانەوە، معلیمەکان زیاتر، مامۆستایان زیاترە، لان ئێمە دانشجومان هەیە بەڵام بەو نسبەتە ئوستادمان نییە. ئەوەیە کە ئەوانەی کە ئستراتژیستن، ئەوانەی کە بیر لە سەرکەوتنی ئەو بزوتنەوەکەنەوە ئەبێ بیرێ بکەنەوە بۆ ئەوە باڵانسێک ببێ، فشار لەسەر ناوچەیەک زۆر نەبێ کە زەربەیەکی قرس بخوا بە نسبەتی ناوچەیە کە کەمترین زەربەی خواردووێ یا کەمترین خەباتی کردووەوانە. پرسیارەوە ئەگەر ئەمە هەر ئاوا کاحەوە بەخش ئەگەر ئاوا درێژە بکێشێ و کوردستان بەردەوام چی بەسەردانی بەرەوکوێچێ؟ ئەمن پێم وایە ئەمە پرسیارێکی زۆر جدیە بۆ هەر کەسێک بیر لە بەرژەوەندی و قازانجی خەڵکی کوردستان نەکاتەوە. خەڵکی کوردستان ناتوانێت کەوێتە دوای ئێرانەوە، یعنی ناتوانێت کەوێتە دوای ئێرانەوە. بەڵام من پێم وایە جمهوری ئیسلامی بە خەڵکی کوردستان ناڕوخێت، 15% خەڵکی ئێران ناتوانێت حکوومەتی مرکزی بڕوخێنێ، لە اتحاد و ئیتلافێکا لەگەڵ هێزەکانی تر لەگەڵ خەڵکەکانی تر ناتوانێت بیڕوخێنێ. ئەبێ هەر بە ئەندازەی 15% شان باتە ژێری، دەبێت بە ئەندازەی 15%ەکەی نفوسەکەی خۆی هەیە شان باتە ژێری، وە فکری دوان ڕۆژی خۆی کاتەوە، فکری ئەوە کاتەوە کە شارەکانی سالم بمێنەوە لەسەر جێگەی خۆی بمێنێتەوە، فکری ئەوە کاتەوە ئەم ڕەهبەرانەی کە هەیەتی لە دەستی نەدا، ئەم سەرکردایەتیانەی کە هەیەتی لە دەستی نەدا. ئەوەیە کە ئەگەر کەوێتە دوای خەڵکەکەوە زەرێکی درێکە، بەڵام ئەگەر بە کیلۆمتریش کەوێتە بەر تاران و بەر تەبرێز و ئەو جۆرەشتانەوە بە باوەڕی من دیسانە زەرری لەیەکە. ئەمە پێم وایە دەبێت جۆرێک بێ هەم خەباتەکە گەشە پەیا بکە، هەم گرێ بدرێ بە باقی شوێنەکانی ئێرانەوە. خەڵکی کوردستان 43 ساڵە بەشی خۆیان ئەدەن، بەشی خۆیان خەباتیان کردووە. ئەلعان وەختی ئەوە هاتووە کە باقی خەڵکەکانی ئێران لە چینی کرێکارەوە تا باقییان قۆڵی لێ هەڵبماڵن بێن پێکەوە ئەم وەزعیەتە بگۆڕێ، پێکەوە ئەم ڕژیمە بڕوخێت. ئەمن پێم وایە ئەمە من بۆ خۆم مەترسیەکە ئەیبینم کە دەبێ باسی بکرێت، بە ڕاشکاوی باسی بکرێ، نەبکەونە دوایی تاران و تەبرێزەوە، نە ئەو نە پێشکەون و نە تاکتیکێکی تایبەتی زۆر بەرجەستە بکەنەوە. دەکرێت ئەنواعی تاکتیک ببێ، ئاعتساب ببێ، شعارنویسی بێ، چزانم شەوانە بۆ قلێدان ببێ، تەزاهرات بێ، ئەمە ئەمامە پەراکەنی ببێ، ئەکرێ هەموو شتێک ببێ کە هیلای ئەوەڵە خۆیان هیلاک و فەرسوودە نەبن، هێزەکانیان لەتمەی جددی نەخواوەوانە ڕێبەرەکانیان توانن بپارێزن و لەلایەکی تری شۆفتوانن حکوومەت فەرسوودەکەن. بەڵام لە کوردستان مەعادڵە یەکسەرە نابێتەوە کاک ئاکۆ، دەبێ شان بەشانی باقی خەڵکەکانی ئێران. ئەوە پرسیارێک نییە ڕوو لە خەڵکی کوردستان، ئەوە پرسیارێکە ڕوو لە تاران، ڕوو لە تەبرێز، ڕوو لە شیراز، ڕوو لە ئەسپەهان، ڕوو لە خەڵکانی تر. ئایا ئێوە ئەو ئیمکاناتەی ئەو شتەی کە پێویستە هاتوونە دەمەیان؟ ئەگەر نەهاتوون بۆچی نەهاتوون؟ ئەگەر هاتوون چۆنە؟ ئێمە چۆن ئەتوانین لە هەموو ئێرانە پێکەوە ئەو حکوومەتە زەمینگیرکەین؟
فعلا هاوڕە شیوانە هاتوۆتەوە سەرخەت ئەڵبەت کە من وتم کاک حەما با من یەک پرسیارکەم باسی ئەمامە پەراکەنی لە کوردستان محدودە یا ئەسڵەن نییە دلیلەکەشی خۆ دەزانێت ئێمە لە کوردستان بەشێک لەو ڕوحانیانە یا لەو مەلایانەی کە لە کوردستانن هەڵوێستیانەیە بەرامبەر بە کۆماری ئیسلامی وە بۆیەکە یا بازن لە دەسەڵاتان نین بۆی لە کوردستان ئەو دیاردەیە کەمترە مەگەرەوانەی کە بە شێوەیە خۆیان لە چوارچەوەی دەسەڵات ببینەوە بینی شمانە لە نوێژی جمعەکان و لەوانی تعدادێکیان دفاع لە دەسەڵاتەکەن و هەڵوێستیان گرتووە بەرامبەر بە خەڵکی ناڕازی و جوانانی شۆڕژێ لەسەر شەقام ئەما پەراکەنی لە ئەستی ئێرانە بۆتە دیاردەیەکی باو و هەمێ زۆرێک لە مەلاکانی خسوەتە حاڵەتی دفاعیەوە بەرامبەر خۆی ئەمە بۆچی ینی لە نەتیجەی چییە ئەمە هاوڕەشیوە هاتووەتەوە گەر ئیجازە بفەرموویت بەڵێ هاوڕەشیوام کاتت باش بەخێر بێتەوە هیوادارم کێشەی فەنیەکەت چارەسەر بووبێ باش داوای لێبوردنەکەم بۆ کێشەی ئینتەرنێت بوو ببورن داوای لێبوردنەکەم نا زۆر ئاساییە زۆر ئاساییە پێشتێت بەنامەی ڕاستەوخۆی و ئەم کێشانە تەبیعیەتە باسەکەت بڕا لە ئەوەی کە بەس من دەنگی ئێوەم بە باشی نییە ئێستاش دەنگن نییە هەر ئەو باشتر بوو تۆزێ کێشەی هەبوو ئەتوانیت هەر ئەگەر لەبیرت ما بێت وەڵام بۆ پرسیارە بدەیتەوە کە ئەمەمان باس کرد کە دروشمی ژن ژیان ئازادی سەراسەری بۆتەوە لە کوردستان و دەستی پێکردووە باسی ئەومان کرد کە سەرکوب لە کوردستان بە شێوازێک خەشمترە تونترە لە سیستان و بەلوچستان هەروە هۆکارەکانی چییە؟ هەمیشە لەم چەندەیەی ڕابردوودا لە تەمەنی کۆماری ئیسلامی و تەنانەت ڕژیمی پاشایەتیش لە ئێران هەمان ڕۆت هەبووە ئەمە ڕژیمی دیکتاتۆری بەدانانی ناوێک وەکو کەمایەتی هەڕێشیوە کەماکان کێشەی ئینتەرنێتی هەیە منەتوانم جواب بە پرسیارەکەی تر بمەوە گەر ئیجازە فەرموویت لەسەر ئەو مەسەلەی مێزەر فرەدانە باش موافقین و مخالفین نیە بە نەزەری تۆ کارەکەی چییە ئەمە ئەوەی لە پێشان لە کوردستان و دەستی پێ بکەین ڕۆحانیەت لە کوردستانە بە دەرەجاتێ متفاوت بووە لە باقی شوێنەکان بەڵام بە معنای ئەوە نییە کە ڕۆحانیەت هەموو باش بووە لە کوردستانە ئێمە کەسانی بەڕێزی خۆشنێوی وەکو بەڕێز مامۆستاشی عەزەدینمان بووە و کەسانێکیشمان بووە بەڕاستی لە خزمەتی کۆماری ئیسلامیا بوون و ئەوانیشە کەم نەبوون یعنی حەسابی باش و خراپ ئەبێ لە کوردستان لە یەک جیا بکرێتەوە ئێمە لەباری مێژووی و زۆر مەلاو ئاخوندمان بووە کە لە بزوتنەوەی خەڵکی کوردستانە بووە پێشمەرگە بوون یارمەتیان داوە ئەوە دەبێت ڕێزیان لێ بگیرێ و دەبێت لە سەر چاودا بنرێن بەڵام کەسانێکیش بوون و هێشتا هەن لە خزمەتی کۆماری ئیسلامیان حسابی ئەوانیشە جیایە بەڵام لە سەدحی ئێرانە واقعیەتەوەیە مەلا خۆیان ئاخوند یەکێک لە ڕیاکارترین فاسدترین درۆزنترین بەشەری ئەو سەر عەرزەن هەموو شتێک بۆ خۆیان حەڵاڵەکەن هەموو درۆیەکەکەن بناوی تەقیە هینیەکەن گەورەترین درۆزنیان خومینی بوو خومینی مەسەلەن لە پاریس ئەیوت ئێمە دینەوە ئەچین لە قۆم دانیشین هەروەکو واتیکان لە سیاسەتا دەخاڵەت ناکەین ئەمە ناکەین ئەوە ناکەین دوایی وتی نەخێر ئەو کارانە ئاکەین و ئاین لە دەمی مخالفینیشمان و سەریشیان ئەبڕێن و ئەوە تەقیەمان کردە ئەوە لازم بوو ئەو درۆ بکرێەوەوانە 43 ساڵە کۆماری ئیسلامی بە ئاخوندەکانیەوە هەموو جمگە ئەسڵیەکانی ژیانیان گرتووە بەدەستەوە لە خەستەخانەوە هەتا کوێ شکنجە زیندانەکان لە ئەرتەشەوە هەتا کوێ وەزارەتی ئیطلاعات لە مەدرسەکانەوە تا زانکۆکان لە شرکەتەکانەوە تا هەموو جێک مەلایەتیایە لە تلڤیزیۆنایان بینی لەما ئێمە قسەی 9 ملیۆن مەلاو تەڵەباکەین لە ئێرانە کە سەرانەی مەلاو تەڵەبە لە سەرانەی دوکتۆر دەندان پزیشک ڕەوان پزیشک پەرستار زیاترە لە ئێرانە
و ئەمە بوجەیەکی زۆر کەڵان وەرەگرن و خەڵک حەقیانە معتەرز بن بەرابەر بەوە و بە باوەڕی من حەقیانە ئەو کارەیش بکەن لەگەڵیانە. هەر ئەوان بوون کە مەسەلەن بۆ ژنان کە جلوبەرگی ژنان مەسەلەن بەدڵیان نەبوو 4 تاڵی مووی ژنان دەرەکەوت ئەسیریانە کرد بە دمچاویانە یا پیانە وتن هەرم مەلانە سازمانیانەدا ئەیان و ئەگەر ناڕازین هەڵسن بچن بۆ ئێرە بچنە دەرۆ تێکاکە جلوبەرگەی تۆش باش نییە ئەو خەڵکت ناڕازین هەڵسە تۆش تۆ بۆ دەرۆ تۆ مەمێنەرەوە تۆ مەیکە سەرت تۆ بۆ ماوەیە مەیکە سەرت ئەوە بووەتە سمبڵی جمهوری ئیسلامی بۆ ماوەیە مەیکە دیارە دەبێت دەستگای دین دەستگای مەذهب لە حکوومەت جیاب بکرێتەوە لە خوێندن و پەروەردە جیاب بکرێتەوە دەبێت مەلاوەکو هەموو کەسێکی تر ئاخوند ماڵیات بدات دەبێت حقوقی دەوڵەتی وەرنەگرێت دەبێت دەخاڵەت لە ئوموری حکوومەتیان نەکات دەبێت مەذهب ئەم بێتە ئەمری خصوصی بەڵام هێشتا کە ئەو قانونە بە ئیسلاح تەسویب نەبووە لە حکوومەتێکی پێشکەوتوو متەرەقیە با ئەمان دەست هەڵگرن با ئەمان ماوەیەک ئەو جلو بەرگە پیس و چەپەڵە نەکەنە بەریان با ماوەیەک سەپی خۆیان لە حکوومەتی جمهوری ئیسلامی جیاب بکەنەوە ئەی بۆچی ئەوان کە بێحرمەتیان بە ژنان ئەکرد ئەمانە هیچ قسەیەکیان ناکرد بێژن ئەوە ئەمرێکی شخصیە و ئەوە ئەمرێکی خصوصیە و ئەوە جلوبەرگی شخصیە ئێستا ئەوان وەختێک بۆ مەلا ئەویش لە 2 مانگە 43 ساڵە ئەوان بشارێرن بۆ خەڵک ئەمان 2 مان کەوتنە دژێر ئەو ئاهوناڵە و ئەژن ئەوە مافی مرۆڤ کام مافی مرۆڤ ئێوە 43 ساڵ پێشێتان کرد بەڵام 2 مانگە خەڵک پێتان دەڵێ کاکە ئەو مێزەرە لاپە لانی کەم هەتا کونێ شۆڕشەکە کە بارێکا لای بە لای نابەی ئەقەلەن 2 دانە بەیانیە بڵێ من مخالفی ئەو حکوومەتەم بڵێ ئەو حکوومەتە جنایەتکارە خۆت جیاکەرۆ لەوان ئەی هەرەکتە هەم لە تووبەرە بخۆیت و هەم لە هێن ئەخ ناکرێت ئەو خەڵکە ببینێ مەلا چ جەنایەتێکی کردووە لە ئێرانە ئاخوندەکان چ جەنایەتێکیان کردووە و ئەوە بێژن ئەمە جزوی مقدساتی ئەو وڵاتەیە عەبای مەلا بۆ جزوی مقدساتە ئەمامەی مەلا بۆ جزوی مقدساتە هیچ نییە ئەی ئەو خۆی نایژێت چارشێ و سێتیکە پارچەیە تێجاویشە پارچەیە قەچێکە ئەو پارچە بۆ چێ و تەقەدسی هەیە ئەی چۆنە سەرپۆشی ژن ئەوێتە پارچەیەک بەڵام ئەمە نابێتە پارچە ئەمە تەقەدس بەیاکە بەرهەمە پێم وایە ئەوانەی کە مخالفین من لەگەڵ ڕێزم هەیە بۆوانەیە ژن نابێ ئەباکانیان لەسەر لا ببن و ئەوە لەگەڵ حقوقی بەشەرانایەتەوە من یەک پرسیاریان لێ یەکەم ئەی باشە بۆچی ئەمانە حقوقی بەشەر نەبوو بۆ ژنان بۆ کەمایەتیەکان بۆ بەهاییەکانیان کوشت بۆ خەڵکی کوردستانیان 43 ساڵ ئاوا لێ کردە مافی بەشەر لەکوێ بوو نەبوو ئەوانە لە کتوپڕا لە 2 مانگایەوە متوەجەی مافی بەشەر بوون کە عەبای مەسەلەن حەمامەی جوان چی بکات هیچ ڕێگەیەکی نییە تۆ ئیجازەی تەزاوراتی پێنایی ئیجازەی ئازادی پێنایی ئیجازەی قسەی پێ نادەی بە گولە و بە تفەنگلی ئەدەی ئەوانە ئەو هەر ئەبێت ئتفاقەن کە بن بەوە تەواوی کەم دەبێت شکر بن کە فقط جارێ عەباکە ئەمامەکە پڕەدەن ئەوایە کارهای تریشیان بکردایەت بەڵام ئێستا فعلەن ئەبێ ئەوان شکر بن کە ئەو لەو حەدا خەشمی خەڵک و ڕێی خەڵک ئەوێسێت هاوڕێکی هیوادارم کێشەی تەکنیکیەکە من دیسان داوای لێبوردنەکەم هاوڕێیان ببورن زۆر ئاساییە لار حاڵ ئەگەر ئەم شەویش ئەر ئاوا لەگەڵ و کێشە ڕوبەڕەوەی حتمما لە شەوانی داهاتوو چارەسەری دەکەم بێگومان چارەسەری دەکەم هیوادارم کە لەمە بەدوای بەرنامە بە ئاماژە بە یەک خاڵ بکەم لە درێژەی قسەکانی هاوڕێ بەڕێزم ئەو شتێکە لە ئێران ڕووی داوە وەکو مندیلی مەڵا و ئەمامەی مەڵا ئەپەڕێنن بەڕای من هەنگاوێکی زۆر گەورەیە بۆ خەڵکی ئێران بۆ ئازادی و ڕزگاربوونیان لە بندستی ئەو حکوومەتەی مەذهەبیە کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی شیعیە کە بە تەواوەتی لەژێر هوروژم و دەسەڵاتی مەڵای شیعەدا بوو خەڵکی ئاسایی بە گشتی زۆر ڕێز و حرمەتیان بۆیان دادەناو زۆریش بە قسەیانیان دەکرد ئەوەی کە ئەو شکۆیە و ئەو پیرۆزیە درۆینە لای خەڵک شکاوە هەنگاوێکی زۆر گۆرەی کۆمەلگای ئێرانە بەرەو ئازادی دێمەوە سەر باسەکەی خۆم وەکو ئەوەی کە زڵمێکی 2 بەرابەر لە کۆمەلگای ئێرانیدا بە خەڵکی کورد و بەلوچ و وەکو شوێنەکانی خوزستان ئەکرێ
ئەم حکوومەت دیکتاتۆریانە هەر لە سەردەمی پاشایەتی پەهلەوی هەر تاکو ئێستا بەدانانی وشەیەکی زۆر بێ بنەما وەکو کەمایەتی یا ئەقەلیەت ڕێیان خۆش کردووە بۆ چەساندنەوەی زۆڵمی زیاتر بە نەتەوەکان. هیچ بەڕای من بەڕای شخصی خۆم شتێکی بەناو ئەقەلیەت و کەمە نەتەوایەتی بوونی نییە. ئەگەر نەتەوەی کورد بە حساب بکەی چەندین میلیۆن چەندین 10 میلیۆن کەسین کە دەتوانێت لە فارسەکانی ژمارەمان زیاتر بێ. عەرەبەکانی خوزستان و ئەهواز لەگەڵ هەموو عەرەبەکان جیهانی عەرەب بۆ خۆیان ئەکسەریەتێکی گەورن قەت کەمایەتی بە حساب ناین. هەروە تورکەکانی ئازەربایجان، هەروەها خەڵکی بەلوچستان لەگەڵ ئەوانەی پاکستان و ئەوان شتێکی بەناو کەمایەتیمان نییە لە ڕاستیدا لە واقعیەتدا بوونی نییە. ئەمە دەستەواژەیەکی حکوومەتەکانە بۆ چۆساندنەوەی خەڵک، بۆ ئەوەی کە شتێک ڕێگایەک دروستکە بڵێ ئەوەی کە زۆرینەیە زۆردارە خاوەن مافی زیاترە، ئەوەی کەمینەیە دەبێ بەوەی کە منی زۆرینە پێی ئەدەم ڕازی بێت. ئەگەریش دەی کوژم گیانی کەمتر لە ئەوەی کە زۆرینەیە ئەرزشی هەیە، وەکو ئەوەی دەیبینین زیاتر لە 2 لەسەر 3 کوژراوەکانی ئەم شۆڕشەش لە ناوچەیەکی وەکو بەلوچستانە بە ئاسانی لەوێ خەڵک دەکوژێ. بۆ یەک نمونە دێنمەوە لە ئێران گۆرانی بێژێک بەناو شەروین حاجیپور دێت و گۆرانیەکی ئەتەرازی دەخوێنێ، دەنگ دەداتەوە، دەنگدانەوەی زۆری ئەبێ دەیگرن، پاش 2 هەفتە بەدانانی وەسیقە ئازاد دەکرێت. لە کوردستانیش هونەرمەندێکی کرماشانی وەکو سامان یاسین دێت گۆرانیەک دەخوێنێ، وەکو ئەویش دەنگدانەوەی نابێ، بەڵام حکومەکەی ئەم ئیعدامە لە سێدارەدانە. تەواوی ئەم 45 ساڵە حاڵ و ڕۆژی کورد و خوزستانی و بەلوچستانی هەر ئەمە بووە. هەرە حکومێک ئەگەر هەرە شتێک کە جمهوری ئیسلامی بەکو جرم بەکو تاوان دایناوە، ئەگەر بۆ کەسێکی فارس بۆ کەسێک لە شیراز لە تاران لە شوێنێکی تر 1 ساڵ زیندانی هەبێ، دەیبینی لە کوردستان حکمی ئەعدامی هەیە، حکمی ئەبەدی هەیە، 20 ساڵ زیندانی هەیە. ئێمە لە ئێران جگە لە هەموو ئەو بابەتانەی کە بۆ سەر خەڵکی هەموو ئێران لە کۆمەڵگادا هاتووە زڵمێکی دووبەرابەرمان بینیوە. هەر لە سەرەتای دروستبوونی ئەم حکوومەتیشەوە خەڵکی کورد بە باشی ناسی کە چییە، شوناسی ناسی بە دەستی کرد بە خۆپیشاندان و دەستی کرد بە خەبات دژی ئەم ڕژیمە و ئەم خەباتیشە هەتاک و ئێستا نەپساوە، هەرگیز نەوەستاوە و هەر بەردەوام بووە. زۆر سپاس. ئەلبەتە ئەوەی کە دەنگتمان هەیە زۆر باشە، بەڵام تەسویرە تاریکەکەی ناگا هەروەنە دەنگەکە ئەلبەتە بۆ ئاگاداری بینەران هەر پێش بەرنامەکە هاوڕەشیوە بە ئیطلاعی گەیاندین کە احتمالی هەیە بەهۆی مەکانەکەی کە تیاژی کێشەی ئینتەرنێتی هەبێت. هیوادارن لە کاتی بەرنامەی داهاتووە لە شوێنێکی باشتر و ئەمەجالێک بۆ ارتباطگیری باشتر هەبێت کە ئێمە بتوانین هەم تەسویر و هەم دەنگیان بە شێوەی وازەحمان بێت. کاک محەممەد، پرسیارێکی تر ئەوەیە کە بڕێک لە خواست و متاڵباتەی کە ئێستا لە ئێران و لە کوردستان مەترە هەبێت ئەچێتە بەرەی چەپ، هەنی خواستی ئازادی، خواستی بەرابەری و یەکسانی، خواستی ژیانی باشتر، هەنی بە عمومەن ئەبێتە، بەڵام لایەنی سیاسی چەپ مشەخەسەن بە تایبەتی لە ئاسی سەراسەری ڕۆڵی کەمە. ئەو لایەنە سیاسیە مشەخەسانەش کە موجودن و لە ئاسی سەراسەریە لانێکەم بە نەهەو خەریکی هەڵسوڕانن، متەفەڕقان، پەراکەندن و نەخشیان یانە یا غێرە قابلی لەمسە، یعنی نابیندرێت. ئەگەریش هەبێت ئەوەندە کەمە لە ئاسیە و شۆڕش و ناڕزایەتیان نییە کە ئێستا لە ئێران لە ئارادە کاری چیە و دەبێت چ بکەن. ئەمن پێم وایە لە دەرەجەی یەکەمە کۆماری ئیسلامی بەرپرسە بەهۆی ئەو سەرکوب و سەرکوتی خەشنەکە لە 43 ساڵ پێش لەوە کردوویەتی نەسڵ کوشیەکی بەڕاستی چەپی کرد. ئەوانەی کە خۆیان بە چەپ، بە سوسیالیست، بە کۆمونیست، بە فیمینیست، بە ئانارشیست، بە هەر شتێک لەوانە کە لە چوارچێوەی چەپاکەوە بێتەوە، هەموو ئەوانەی تا ئەو جێی کە توانیت بە ئێسڵا تیربارانی کردن، خستونیە زندان، بێکاری کردوون یا ناچاری کردن بە بڕۆنە دەرۆی وڵات. ئەوە کۆماری ئیسلامی لە دەرەجەی یەکەمایە. لە دەرەجەی دووهەمە ئەو وەزعیەتە جەهانیە کە پێش هات، ئەمە شتێک خاصی ئێران نییە.
ئەو بەێستا ئاڵوگۆڕانە کە لە سۆڤیەتی جارانە، لە چینە، لە ڤێتنامە، لە کوبا، لە هەموو ئەو شوێنانەی کە بە ئێسلا بە چەپ ناسرابوونەوەوانە هات چەپی لە سەرحی دنیا لەگەڵ قەیرانێکی جدی ڕوبەڕوو کرد. خواستەکان، شێوەی خەبات، هەموو ئەوانە چەپە. بەڵام مەسەلەن ئێمە لە 206 وڵاتی دنیا لەعان مەسەلەن ئێمە یەک وڵاتمان نییە کە تەوافق لەسەری بێەوە وڵاتێکی چەپە، مەزە حزبێکی کە حاکمەکەی حزبێکی چەپە. ئەمە واقعیەتێک نیشانە کە ئەبێت چەپ کۆ بێتەوە، بیرێ بکە خۆی چۆن بە ڕۆژەکاتەوە، چۆن ئەتوانێت بە هەستیاریەوە بە وشیاریەوە لەگەڵم مەسەلا معاملە بکاتوانە. بەڵام ئەوەی هەڵبگەڕێتەوە بۆ سەر ئێران، جیا لە مەسلەی کۆماری ئیسلامی ئەو سەرکوتو یا دەورەی شا، جیا لەوەی کە چەپ بە ئێسلا کۆمەلگاکە بەهەرحاڵ کۆمەلگایەک بوو پێشتر بۆ مەسەلەن باری مەسحەب ڕەنگە بەهۆی دێهاتەوە یا بەهۆی زۆری مزگەوت و حوسەینیە و تەبلیغاتێکی مەسەبی کە ئەکرا و ئەوە بوایەتە مەسەلە. بەڵام ئەم ئاڵوگۆڕە جەهانیانە، ئەم مەسلەی سوشیال میدیا، ئەم کۆمونیکیشنی جەدیدە، ئەم 6 ملیۆن مەهاجرە کە هاتووەتە دەرۆ، ئەم ئاشناییە لەگەڵ دنیا، ئەم شار بوون بە شاری شارەکان. جاران مەسەلەن ئەگەر دێیەکی گەورە بوو، ئەلعان واقعاً شارە، ئیمکاناتێکی وەسیعی تایە، دانشگای تایە، زانکۆی تایە، شرکەتهای تایە و کار کراوە لەو ماوە. بەڵام هیچ هەمخانیەک و هاوسەتحیەک نییە لە بینی ئەو کۆمەلگا کە خاستەکانی شوعارەکانی شێوەی مبارزەکەی چەپە لەگەڵ ئەو شێوەی چەپی حزبی. من لەیراشە کاکاکۆ چەپی حزبی و چەپی کۆمەڵایەتی لە یەک جیاکەمەوە. لە ناو کۆمەلگا عدەیەک هەن لەسەر ژینگە، لەسەر مناڵپارێز، لەسەر پیر، لەسەر زندانی سیاسی، لەسەر خوێندن، لەسەر ئەدەب، هونەر، شێعر، سینما، تئاتر، مجەسەمە سازی کارەکەن و نەزەرات و جەهانبینی و بە ئێسلا دنیابینی هینیان هەیە، چەپیان هەیە. بەڵام ئەوانە چەپێکی حزبی نی. ڕەنگە ڕۆژێک مەسەلەن هین بکرێت، نزیکایەتێکی زیاتر بەرقەرار بکرێت. بەڵام بەداخەوە چەپە حزبیەکە بەهۆی ئەنشعاباتی زۆرەوە، بەهۆی سزانم مەسایلی ئیدئۆلۆژیکی کە جاری وایە بەرجەستەی ئەەکەن لەم شۆڕشان نیشاندرا ئەو پەراکەندەیە چەندێک زەرەربارە. ئەلعان مەسەلەن بەخۆشیەوە کوردستان هێشتا چەپەکەی چەپێکی بە دەرەجاتێکی زۆر کۆمەڵایەتیە بە نسبەتی چەپی باقی شوێنەکان. بەڵام واقعیت ئەوەیە ئەم نەسڵە جەدیدە، چ ژنان چ جوانەکان و لاوەکان ئەگەر زیاتر بێنە ناو حزبە چەپەکانەوە و بە تایبەت لە ڕێبەری حزبە چەپەکانە ژنان و لاو و جوانی زۆر زیاترتیا بێت، من پێم وایە ئەوە شانسێکی ئەسڵیە کە ئاڵوگۆڕێکی بنەڕەتیش لە ناو ئەو حزبە سیاسیانە بەوجود بێت. هاوڕەشیوە دەزانیت لەم اعتراضاتەیە تایسە نزیک لە 20 منداڵ گیانیان باخت و ئەمە نیشان لە جگە لە دڕندەی کۆماری ئیسلامی و جگە لەوەی کە کۆماری ئیسلامی بێڕەحمانە ئەوەی کە لە بەرامبەریا بێ سێ تەقیلەکە ئەوەی کوژێ نەژن نە پیاون نە مناڵ نە گەورە ساڵ هیچ بۆی جیاوازی و بۆ فەرق ناکات. بەڵام نیشان لەوە ئەدات کە منداڵانێکی زۆر لەم ناڕەزایەتی و خۆ پیشاندانە بەشدارن. بۆ کارەکەی چییە؟ ئەمە خۆی تایبەتمەندیەکی ئەم شۆڕشەیە کە منداڵانی کەمتەمەن تەنانەت لە دەبستانەوە تا دەبیرستان هاتوونەتە ناو شۆڕشەکە. ئەمە بەڕای من دەگەڕێتەوە بۆ هوشیاری و ئاگاهی زۆر کە لە ناو نەسڵی نوێ هەیە. ئەم نەسڵە زۆر لەگەڵ نەسڵی پێشووتر لەگەڵ دەهەی 50 و 60 و 70 جیاوازە، زۆر وشیارە، زۆریش ئازا و نەترسە، زۆر بەباشی خۆی دەناسێ، خواستەکانی خۆی دەناسێ، دەنەزانێت چی دەوێت بە چۆنیش داوای بکات. قەت بۆی سڵ ناکاتەوە لە داواکردنی هیچ یەک لە مافەڕەواکانی خۆی و لە بەرامبەر سەرکوب و لە بەرامبەر توندوتیژی حکوومەتیش مافی پاراستنی ڕەوا بەکاردێنێت و لە خۆی دیفاع دەکات، قەت ناکێشێتە دواوە. هەروە دەیبینین هەموو شۆڕشەکان کە لە ساڵانی ڕابردوودا
ڕوویداوە زیاتر لە 2 حوتەی نەخایاندووە بەڵام ئەم شۆڕشە خەریکە دەچێت بۆ 2 مانگ و ڕۆژ لەسەر ڕۆژیش تونتر دەبێت ڕۆژ لەسەر ڕۆژ ئەم ئاگرە بڵێسەی زیاتر دەبێت قەت نایەتە دواوە ئەمە دەگەڕێتەوە بۆ تایبەتمەندی دەهەی هەشتاییەکان ئەوانەی کە پێیان دەڵێن دەهەی هەشتایی و هەروەها دەهەفتادیەکان بەڕای من زۆر وشیاریان لەسرە بە باشی خۆیان دەناسن دەزانن چی بکەن زۆر جوان و ڕێکوپێک خۆیان ڕێک دەخەن من لەسەر ئەو باوەڕام ئەم شۆڕشە بە هەر لایەکدا بڕوات کاریگەریەکی لەسەر کۆمەڵگای ئێران و لەسەر کۆمەڵگای کوردستان داناوە کە قەت ناگەڕێتەوە دواوە ئەم کۆمەڵگا ئیتر ناگەڕێتەوە بە دواوە شتایەک ڕووی داوە کاریگەریەکی دروست کردووە کە ئیتر بۆ خاڵی دوایی ناگەڕێتەوە و هەروەها کاریگەریەکی زۆر بەربڵاو و قورسیشی دەبێ لەسەر ناوچەکە هەر لە ئەفغانستان و ئەتاک و بەغدا و دمەشق و بەیروت لەسەر گشتی کاریگەری دەبێت هەروە کە کۆماری ئیسلامی هاتە سەرکار کاریگەریەکی زۆر خراپی لەسەر ناوچەکە دانا بوو بە ئاژاوە لە عێراق بوو بە ئاژاوە لە سووریا و لوبنان نەمانی ئەم دەوڵەتەوە حتا ئەم شۆڕشیشە کاریگەری خۆی لەسەر هەمووی دەبێت هەروە کە بینیتان سەدر لە عێراق نیگەرانی دەربڕیوە کە نەکوە ئەمامە هەڵخستن و ئەمامە پەڕانی بگاتە عێراقیش لەوانەیە بەڕای من ئەم ئەمامە پەڕانیە لە کابل و تا بەیروت بڵاو دەبێتەوە چونکو ئەم نەتەوەژ بندەستەکان لە جەبرێکی جغرافیاییدا دەژین جغرافیایەکی هاوبەشمان هەیە کێشەی هاوبەشیشمان هەیە و چارەنووسیشمان هاوبەشە ڕاستە جیاوازیەکان زۆرن جیاوازی ئەفغانستان لە تەک بەیروتە زۆرە بەڵام ئێمە چارەنووسێک هاوبەشمان هەیە هەر شتێک لە ناوچەکە ڕوو ئەدا لەسەر گشتمان کاریگەری ئەبێت ویستم ئەوە بڵم لەسەر مەسەلەی مناڵان ئەوەی کە تەسیراتی ئەم جنبشە بۆ نمونە ئەمەی کە وتت مەسەلەی ڕێدانی مێزەرەکان سەدر نەگەرانی دەربڕیوە هی ئەو دنیای ارتباطات و ئینتەرنێتە نییە کە ئەمانە لێ پەیوەندیان ئەیبینن تەسیر لە یەک وەرەگرن بە بەشێک لەوەی کە ئەم جوانانە و منداڵانەی ئێستا وایە ئەم نەسڵی پێشووتر پەیوەندی لەگەڵ جیهاندا نەبوو تەنیا تەلەڤیزیۆنی ئێرانیان دەبینی دواتر ماهوارە هات بە شێوەیەکی کەسکتر لە ئێستا توانیان خەڵک پەیوەندیان لەگەڵ دەرەوە هەبێ بەڵام ئێستا ئینتەرنێت و ئەو تۆڕە کۆمەڵایەتیەکان شتێکیان دروست کردووە کە جوان بە باشی خۆی دەناسێت باشی دنیا دەناسێت و دەزانێت چی زڵمێکی لێ ئەکرێت ژنان دەزانن جوانانیش دەزانن هەروەک دەیبینین هەرگیز لە ساڵانی پێشووترا ڕوو نەداوە کە ئاوا کۆمەڵگا لەسەر مافی ژن بێتە دەرەوە لەسەر مافی ژن هاوار بکات ڕاستە ئێمە لە کوردەواریات کاری زۆر کراوە بۆ مافی ژنان و بۆ بەشداری ژنان لە کۆمەلگا بەڵام لە کۆمەلگای فارس ئەوە نەبووە ئێستای بینین کە داخوازی ژنان ئەوەی کە ژنان داوایەکەن مافی ژنان بۆتە بابەتی سەرەکی خۆپیشاندان و پیاوانیش بە تایبەت گەنجانی دەهەشتایی تن پشتیوانی لەم مافە دەکەن ئەو هەواڵانەی کە من لە سنە و لە ئێران دەبیستم لە زۆربەی شارەکان کاتێک کچێک ڕوسەری لە عادات وەکو ئێعتراز و وەکو ناڕزای دەربڕین زۆر زوو کوڕەکان دێن و دۆری دەگرن و پشتیوانی لێ دەکەن هەروەک بینیمان لە پرسەکەی مەحسا چەندە خەڵکات و ئەو هەموو پیاوە هاتوون ئەو پیاوانە دێن بۆ ئەوەی کە دادخواهی لە ژنێ بکەن ئەوانە دەتوانن دوایی پاڵپشتی مافی ژن بن لە پرسەی کەسێک وەک نیکا شاکەرەمی کە منداڵێک بوو بۆ شێوە دڕندانە کوژرا پیاوەکان هاواریان دەکرد من نیکام شعارەکەیان ئەوە بوو دروشمەکەیان ئەوە بوو کە من ئێستا بۆچی منداڵ هێندە زۆر کوژراوە بۆەوەی کە هەموو منداڵەکان لەسەر شقا من زیاترین هەروەک هاوڕێ بەڕێزم باسی کرد زیاترین چینێک کە ئێستا لەسەر شقامە منداڵانن تەمەن 13 ساڵ بۆ 20 ساڵ و 22 ساڵ زیاتر ئەوانن کە خەریکن شەڕ دەکەن ئەوانن شقامیان بەدەستە ئەوانن کە بەڕاستی ناترسن و زۆریش بە باشی خۆیان ڕێک دەخەن من هەواڵم هەیە کە هەر ئێستا خەریکن تەنانەت کۆکتێل مۆلۆتۆف خۆیان بە گیفانی خۆیان بە خەرجی گیفانی خۆیان دروستی دەکەن بۆەوەی کە لە شقامەکان دژی هێزی سەرکوتکار بەکاری بێنن ناترسن و زۆر نەترسانە دەچنە ناو دڵی ئەو سەرکوبگەرانە و ئەو هێزە ئەمنیە دڕندانە و تەنانەت ئەو کوشتنە و ئەو هەواڵە دڵتەزێنانەی کە لە کوشتنی منداڵەکان دێتە دەر لە کوشتنی منداڵانی وەکو نیکا وەکو ئارنیکا وەکو ئەو گەنجانەی لە کوردستان تیا چوون لە کوشتنی ئەوان ئەو هەواڵانەی دێتە دەرەوە بڵاو ئەبێتەوە نابێتە هۆی ئەوەی کە ئەو منداڵانە بترسن زۆر نەترس و زۆر ئازایانە دەچنە جەرگەی شۆڕشەوە
کاک محەممەد کۆماری ئیسلامی بڕیاری داوە درێژە بە سەرکوب و سەرکوت بکات ئەوە هەر جدیدەن 272 نمایندەی مەجلس جدیدتان لە چەند ڕۆژی ڕابردووە بەڕەسمی داوایان کردۆ ژێرنامەکان ئیمزا کردووە شەتی مجازات و محتەرزین و قەرار وایە دادگایی دەستیشی پێکردووە و درێژەی پێ بدات بە دادگاییکردنی ئەو گەنج و لاوانەی لەسەر شەقام دەزیری کردن و ئێستا لە زیندانە ئێوێ فەزایەک لە ڕۆ بوو وەحشەت دروست بکات بە درێژە بەم سەرکوب و سەرکوتکەری و بە قەولێک ئەو خشونەتە ئیدامە بدات کە تا ئێستا ئەنجامی داوە خراپتریشی بکات ڕۆژانە هەڕەشا ئەکات بە ناوی وڵاتانی دراوسەیە بە ناوی لایەنە سیاسیەکان لە باشوور بەڵام هەڕەشەی بە خوردی جدیترەکە ئەم هەڕەشانە ئەم سەرکوب و سەرکوتە وەزعیەتی سیاسی لە ئێران بەرەو کوێ بات کاکۆگیان ئەو هیچ شتێکی تری بەدەستەوە نییە یعنی چی ئەتوانێت بکە ناتوانێت ڕپۆر بکە ناتوانێت وەزعیەتی اقتصادیەکە باشکە ناتوانێت زندانە سیاسیەکان دەرگاکانی ببەسێ و هینی بکە ناتوانێت کارێ بکە ئەو 5 ملیۆنە کە لە دەرۆن بگەڕێتەوە ئەوانە ناتوانێت ئەو نابەرابەری و ئاپارتایدە لە بینی ژن و پیاوە هەیە قبولی کە ناتوانێت قبولی کە کەمەلا بڕواتەوە لە سیاست بە ئێستا لە حکوومەت بچێتە دەرەوەوانە هیچ کارێکی تری نییە لەلایەک و حەولیدا ئەو ئیسلاح تەڵەبە دەوڵەتیانە بێنێت ئەوانیش ڕسوان واقعاً کارێک بۆ ئەوان ناکرێت و ئەوانیش اتفاقاً قازانجیان بەشی زۆریان لەمانەوەی ئەم حکوومەتایە ئەونەی کە لە حکوومەت هەرتا لەم دوو مانگا دفاعیان کردە ئەو انتقاد هایەکی جدیان لە حکوومەت نەگرتە تەکوتوکێکیان هاتن قسەیان کردە بەڵام ئەکسەریەتیان ئەڵێن ئێمە دینامیت نانەینە ژێر نظام حکوومەتێکە دینامیتی ناتە ژێر 44 ساڵە ژێر 85 ملیۆن خەڵک تۆ بۆچی دینامیت نانێتە ژێر یعنی هیچ ڕێگەیەکی نییە بەڵام سەرکوبیش خۆ ئەو ناتوانێت هەموو ئەو عالەمە بگرێتی خاتە زیندان ناتوانێت هەموو ئەو عالەمە بریندارکە ناتوانێت هەموو ئەو عالەمە بکوژێت لە ناو خۆشیان کێشە سازە بێ ئەلان لە ڕیزەکانی خوارەوە ئێمە ئەبینین تەکوتوکێ نمایندەی مەجلس تەکوتوکێک مەسەلەن لە خانەوادەی کوژراوەکانی خۆیان ئەوەی کە پیانەوە هیلی بنیادی شەهید و ئەوانە دێن خۆیان جیاکەنەوە لەوان غەیرە سەرکوب ناتوانێت ئەسەن لە سەرحی منتەقە خۆ ناتوانێت لە سەدام حوسێن زیاتر بکوژێت ناتوانێت لە حافز ئەسەد زیاتر بکوژێت ناتوانێت لە پینوشەی مەسەلەن شیلی سابق زیاتر بخاتە زندان تەنانەت ئستادیۆمەکانی کرد بە زندان چون زندان پرۆ بووەوانە ناتوانێت لە ئاپارتایتی ئەفریقای جنوبی سابق زیاتر بگرێ و زیاتر بکوژێەوەوانە کوشتنیش حدێکی هەیە حدێک ئەتوانێت بکوژێن یعنی ئەوە نییە دنیای ئەمڕۆوە کە ئەمڕۆ کارێکەکە هەموو کەسێک ئەزانێ دقیقەیە دوایەوە 5 دقیقە کوشتنیش هەزینەی هەیە بۆی ئەوەیە کە بۆ خۆشیان سەر لێشەواون ڕاستیەکەی ئەوەیە ئینسان ئستراتیژیەکی واحدیشیان لێ نبینێت دانەیەکێژێ بێ با بەیەک و قسە بکەین دانەیەکێژێ ئەکوژین دانەیەکێژێ حتا ئامار و ئەرقامێک کە ئەیەن سەر لێشەواوی لێ دیارە یەکێکێژێ هێشتا 99% لەگەڵمانە لە مەقاماتی ڕژیم یەکێکێژێ 85% خۆیانان بە کوشت بۆ وڵایەتی فەقیه یەکێکێژێ 90% خەڵک لە پشت کۆماری ئیسلامی ئەوە عدێک نەتەنانە ناڕازی اختشاشگەرن حتا لە قسەکردنیشە شتێکی واحدیان نییە ئەگەر کورتی کەمەوەوانە ئەوان دەتوانن بکوژن دەتوانن خەڵکێکی زیاتر بکوژن بەڵام ناتوانن هەموو خەڵکەکە بکوژن ناتوانن هەموو خەڵکەکەن و ئەمە هەزینەی هەیە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەی دنیا ئەلان زۆر جیا کەوتووە زەعیف بووە لە زۆر شوێنە دژی کارەکەن و لەژێر میکرۆسکۆپایە لەژێر چاودێری زۆر جددیایە ناتوانێت وەکو جاران مەسەلەن چەند هزار زندانی سیاسی لە ساڵی 1970 تا بکوژێ و کەس نەزانێت 20 ساڵ دوایەوە ساعتێ دوایەوە هەموو کەسێک زانێت نە وەزعیەتی دەرۆ وەزعیەتی جەهانی ئیجازەی پێها نە وەزعیەتی ناوخۆ ئیجازەی پێها و هەر ئێستا ئێمەی بینین کەسێک گیانی لە دەستئەدا 40 ڕۆژ دوایەوە شۆڕشێکی تر دەست پێیەکە ئەترازاتێکی زیاتر دەست پێیەکە و ئەمەش لە ساڵی 57 تا بوو بەرحاڵ من پێم وایە تا ماوەیەک هێزێکی زیاتر نیشان ئەدا بەڵام من بە بەشی خۆم هیچ وەختێک ئەو نەخۆشببین نەبووم
کە ئەم حکوومەتە ئاوا نامێنێتەوە، خەڵک ناگەڕێنەوە ئەو جۆرەی کە شیواخانمیش فەرمویان ناگەڕێنەوە 2 مانگ پێش لە ئێستا هەموو شتێک گۆڕاوە. ئێمە ئەوە لە خیابان نابینین، لە ژیانی خەڵکا بینین، لە قسەکردنەکانیان نابینین، تەنانەت ناگەڕێتەوە 2 مانگ پێش لەوە. ئەوەیە کە من پێم وایە ئەم سەرکوبەیش خەڵک ئەتوانێت تەحمڵی بکات، ئەتوانێت کەمی بکاتەوە تا بە هۆشیاری و بە یەکگرتووانەوە واتوانن زەرەباتێکی قورستر لە کۆماری ئیسلامی بن و بە ڕووخانی نزیکتر بینەوە. بەڵێ هەوڕەشی وە چی بکەن کە ئەم خەبات و شۆڕشە ئیدامەدار بێت باتەوە جۆ بەو هەموو سەرکوب و سەرکوتە چی بکرێت؟ ڕاستە سەرکوتەکە زۆر قورسە. ڕژیم تەواو درڕندەیی خۆی بەکارهێناوە، هیچ بەزەیەک نابیندرێت لە کارەکانیدا. هەواڵەکان کە دەیبیسین هەروەک لە بەلوچستان زۆر ئاسایی زۆر بێ بەزەیانە ئەو هەڵمکە و خەڵکەیان کوشتار کرد، قەتڵ و ئامیان کرد وەکو ژینۆسایدێک، تەنانەت لە منداڵی 10 ساڵانەوە منداڵی 8 ساڵانیان کوشت. بەڵام سەرکوت هەر بووە. ئەم چەند ساڵی ڕابردوو سەرکوت بووە. ئەو کاتێک کە فڕۆکەی ئۆکراینیان داخست سفا دایخست، هیچ شەڕێک لەناو ئێران نەبوو، خۆپیشاندانێک نەبوو، ناڕزایی نەبوو. ئەم ڕژیمە هەر دەستی بە خوێنی خەڵک سوورە. ئەم کوشتنە هەر ئەدامەی هەست، ئەم کوشتنە بەردەوامە. تەنانەت شۆڕشیش بوەستێ سەرکوتەکە و کوشتنەکە بگرە خراوتریش بەردەوام بێ. خەڵک بە پاراستنی یەکگرتووی، بە پاراستنی بە یەکەوە بوونیان هەموو چین و توێژەکان، هەموو لایەنەکان، لایەنی سیاسی و هەروەها لایەنی خەڵک وەکو مامۆستا، وەکو خوێندکار، وەکو کتابی، وەکو کارمەند، هەمویان ئەگەر پێکەوە بن، هەموو پێکەوە بێنە سەر شەقام و شۆڕشەکە بپارێزن و بەردەوامی پێ بدەن، مەرج نییە هەموو ڕۆژێک لە هەموو شارەکاندا خۆپیشاندان بکرێت، مەرج نییە هەموو ڕۆژێک لە هەموو شوێنێک خەڵک بکوژرێت، کاری گەورە بکرێت. بەڵام بەردەوامبوونی شۆڕشەکە و یەکگرتووی خەڵک بە دڵنیاییەوە چۆک بەم حکوومەتە دادێنێت. بۆچی هەر ئێستاش لە ناوخۆدا تووشی کێشە بوون. یەک خاڵێکە کە ئەم شۆڕشە هەیەی و ئەم 40 ساڵە ڕژیمی ئیسلامی و ڕژیمی مەڵا لێ دەترسا یەکگرتووی نێو خەڵکە. هەمیشە هەوڵدراوە خەڵکی ئازەربایجان دوژمن بە خەڵکی کوردستان بێت، تەنانەت نێو شارەکان پێکەوە خراپ بن. خەڵکی بەلوچستان لە چاو خەڵکی ئێران وەکو خەڵکی ترۆریست و قاچاقچین پیشان ئەدرا، خەڵکی کوردستان هەروە وەکو خەڵکێکی کە داوای توندوتیژیەکان خەڵکە ئەکوژن شتێکی وا پیشان ئەدرا. لە نێویاندا ناکۆکی دروست ئەکرا، ڕێ نادرا کە ئەمانە ئەم نەتەوە بندەستەکان یەک بگرن. بەڵام ئێستا ئەو شتێک کە ڕژیمی مەڵا لێ دەترسا ڕووی داوە، ئەم خەڵکە یەکی گرتووە لە ئازەربایجان و هاوار دەکەن بژی کوردستان، لە کوردستانەوە هاوار دەکەن من پشتیوانی بەلوچستانم، خوێنی بەلوچ خوێنی منە، لە خوزستانەوە هەروە ئەم دروشمانە سەر هەڵ ئەدرێ. ئەمە شتێکی زۆر گرنگە، شتێکە ئەم ڕژیمە لێ دەترسا و ئێستا ڕووی داوە. ئەم یەکگرتوویە خەڵک دەتوانێت چۆک بەم ڕژیمە دابدات و لە بەرامبەردا ڕژیم لە ناوخۆیدا تووشی دووبەرەکی زۆر بووە. تەنانەت لە هێز ئەمنیەکانیشدا دەتوانین بڵێن ڕێزیش ڕوو ئەدات، ناکۆکی زیاتر ڕوو ئەدات و لە ناو خۆیدا دەپوکێتەوە. زۆر سپاس. من پێم وابێ کاک محەممەد 2 دقەمانوە خدمەوە دەقەونیوێک شاید بۆ پرسیارێکی گرنگیش، بەڵام بە کورتی لە کوردستان وتت فرە حیزبیە لایەنە سیاسیەکان ئەبێت ئێستا چی بکەن؟ من پێم وایە خاڵی هاوبەش بدۆزنەوە، یەک خاڵی هاوبەش کە پێکەوە کارکەن، ئەو خاڵانەی کە تەوافقیان لەسەری هەیە، دیارە جیاوازی هەیە هەموو بوارێکەوە، بەڵام ئەو خاڵانەی یەکە دووهەم پیلانەکانی جمهوری ئیسلامی لە دژیان کە زەربەیان لێبە کارێک بکەن، خۆیان پارێزن، حکوومەتی ئیسلامی نەتوانێت زەربە لە حیزبەکان و لە هەڵسوڕاوانی سیاسی بدات. خاڵی سێهەم پێم وایە یەک ڕەسانە، یەک ئۆرگانی تەبلیغاتی چاک کە ئێمە بتوانین، ئێمە کارمان زۆر کردەوە بۆ خەڵکی کوردستان، بەڵام بە شێوەی پێویست لە ئەفکاری عمومی ئێرانە ئەم ماوە زۆر چاکر بووە، کورسایەتی خەڵکی کورد چوەتە سەرۆ، بەڵام یەک میدیای زۆر چاکترمانەوێت، میدیایە کە بتوانێت لە سەرحی ئێرانە بەڕاستی بێتە میدیا و ئەو دەستکەوتانشی کە تا ئیسە پێشاتووە لەگەڵ ئازەربایجان ڕەوابطمان
چاکەینەوە چونەوە یەکێک لە مەترسیەکان بووە شەڕی شیعە و سونی نازانم شەڕی کورد و تورک بگۆرە خەتای من بۆ پرسیارێکی ئاوا گرنگم لە کۆتایی بەرنامەکە دۆداهی لە بڕنەکەم حتمن بۆ بەرنامەهای داهاتووە هەم هاوڕەشیوە هەم کام هەمە دێنەوە بۆ پرسیارهای تایبەتی تر و گرنگتر هیوادارم تا ئەو کاتیش هاوڕەشیوە توانێت کێشە تکنیکەکەی چارەسەرکات. زۆر سپاس بۆی لەگەڵمان بوون. هیوادارم. سپاس بۆیەوە بۆ بینەرانی بەڕێز سپاستانەکەم بۆ داوەتەکەتان. زۆر سپاس بۆ تۆ کە سەرکەوتوو کرد کە حەمەگیان کات خۆش. زۆر مەمنون سپاس لە ئێوە سپاس لە شێوەکان سپاس دەکەم. بەداوای لێبوردن لە هاوڕێنی بەشی تکنیک من یەک دەقە زیاتر کاتەکەم لێگرتن. زۆر سپاس بۆی کە لەگەڵ مامۆن، سپاس بۆ هاوڕێیانی بەشی تکنیک و وەرساڵ، سپاس بۆ بینەرانی خۆشەویست تای سێبینەر مامۆن. تا بەرنامەی داهاتوو دژین بە کامەرە. هێشتا لەکوێتانە، هێشتا لەکوێتانە، دەست بۆ ڕیشەکانمان دەبەن، ڕیشەکانتان دەقرتێنین، دەست بۆ هیواکانمان دەبەن، پەنجەکانتان دەشکێنین.